نوری نەمر ئامۆژگاری چاک. هەرگیز پێغەمبەران لە کاتی بەجێهێنانی کاری تەبلیغ و بانگەوازدا خۆیان دووچاری مەرایی ناکەن، بەڵکو بە حیکمەت و ئامۆژگاری چاک لە خەڵکی نزیک دەبنەوە. قورئانی پیرۆز ڕوو لە پێغەمبەری خوا دەکات و دەفەرموێ: ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. ئەی پێغەمبەر، ئەی ئیماندار، بانگەواز بکە بۆ لای بەرنامە و ڕێبازی پەروەردیگارت بە حیکمەت و دانایی و ئامۆژگاری جوان و بەجێ، هەروەها بە جوانترین و چاکترین شێوە گفتوگۆ و مجادلەیان لەگەڵدا بکە. حیکمەتی شتان و نهێنیەکانی بەدیهێنانیان بە شێوازێکی نەرم و دڵنیایی بەخش بۆ ڕوونکەرەوە، واتە بەبێ ئەوەی هەستیان بریندار بکەیت هەردەم لە هەوڵی تێرکردنی دڵ و عەقڵیاندا بە. پێغەمبەران ڕێگەی دەمەدەمێ و مشتومەڕ ناگرنە بەر و هیچ بایەخێکیش بە شێوازی فەلسەفی نادا، چونکە نە لە ڕابردوو نە لە ئێستادا بە پەیڕەوکردنی ئەم ڕێگایە نەتوانراوە بەدەر لە چەند کاڵفامێک کە پیشەیان ئەوەیە هیچ شتێک بە هیچ کەسێک بگەێنرێت. خوای گەورە ژویستی لەسەر نەبووە سەرخاڵیان بکات بە کارێکی وا بێهودەوە، هەر بۆیە ئەرکەکەیان خۆی لەوەدا دەبینێتەوە کە بە حیکمەت و ئامۆژگاری چاک بانگەواز بکەن. مرۆڤ تەنها عەقڵ و زیهن نییە، بەڵکو دڵ و ڕۆح و سڕ و خەفی و ئەخفیشی هەیە، و هەر یەکێکیش لەمانە پێویستی بە تێرکردنە. ئیدی پێغەمبەران بەڕەچاوکردنی کۆی ئەم لایەنانە پەیامەکانیان دەگەیەن و دڵنیایی و قەناعەت دەبەخشنە سەرجەم هەست و نەستەکانی مرۆڤ. جا سەرنجامی وەها تەبلیغێک کە هیچ لایەن و تایبەتمەندێکی مرۆڤی تێدا فەرامۆژ ناکرێت، توانەوەی شەختە سەهۆڵی گومانەکانی بەرامبەر و گەیشتنە بە پلەی یەکبوون لە ئیماندا، کە ئەمەش چەقی بوونی مرۆڤە. ئەوانەی لە بازنەی دەرسی پێغەمبەراندا پێدەگەن دەبنە خاوەنی یەقینێکی تەواو جیاواز. لە پاڵ ئەو چاوانەیاندا کە تەماشای ئەم جیهانەی پێدەکەن، پێڵووی چاوەکانی دڵیشیان دەکرێتەوە و شتانێک کە بەلای کەسانی ترەوە نەزانراون بۆ ئەمانە ئاشکرا دەبن. ئەگەر سەرانسەری دنیاش پڕ بێت لە گومان و ختورە، لەوانەیە ئەمان تەنها بە بزەیەکی گاڵتە ئامێزەوە بەلایدا گوزەر بکەن. بەڵێ، هیچ مێش و مەگەزێکی گومان ناتوانێت بەسەر شانەی معریفەتی ئەوانەوە بنیشێتەوە. پەروەردیگاری خاوەن توانست و زانستی ڕەهاش هەر معریفەتێکیان دەکات بە هەزار و بەرەکەت دەخاتە زانیاریەکانیانەوە و ئەو شتانەشیان فێر دەکا کە پێشتر نەیانزانیوە. سەروەی ئەو ئیلهامانەی لە ئاسمانەوە شنەیان دێ، وەک بڵێ دڵی ئەوان دەکاتە ئاسمان و کاتێکیش کار بەوە دەکەن کە دەیزانن خۆیان لەسەر پشتی ئەلکەلیمە تەیبەوە دەبیننەوە و بەرەو ئاسۆ بەرزەکانی ئاسمان بەرز دەبنەوە. تەنانەت لە نێوانیاندا کەسانێکی وەک ئیمامی عالی ڕەزای خوای لەسەر بێ هەڵدەکەوێت کە فەرمیەتی: ئەگەر پەردەش لا بدرێت من یەقینم هیچ زیاد ناکات، واتە ئەگەر پەردەی غەیبیش لا بدرێت و هەموو ئەو شتانە ببینم کە لە دوا قۆناغدا دەیبینم، وا نازانم بگەمە ئاسۆیەکی معریفی باڵاتر لەوەی کە ئێستا ئیمانم پێێتی، چونکە دڵنیام کە لە ترۆپچی ئیمان بە غەیبدام. ئەم قسەیە لە لای کەسێکی وەک حەزرەتی عەلی قسەیەکە لە مەقامی باسکردنی نیعمەت داوتراوە. ئەوە تا پێغەمبەری خوا درودی خوای لێبێ ڕایگەیاندووە کە بە تەقدیری خوای گەورە حەزرەتی عەلی دەبێتە باوکی هەموو ئەو ئەولیایانەی کە تا ڕۆژی قیامەت دێ، چونکە لە پەنای خۆیدا پەروەردەی کرد و باشترین و جوانترین و شۆخترین ئافرەت و گوڵی باخچەی پێغەمبەرایەتی حەزرەتی فاتیمەی دایکمانی لێمارە کرد کە لە حۆریەکانی بەهەشت جوانتر بوو. لەو هاوسەرگیریە پیرۆزەشەوە هەردوو ڕێحانەکەی بەهەشت حەزرەتی حەسەن و حوسێن هاتنە دنیاوە و سەرجەم قوتب و ئەولیاکانیش هەر لەم وەچەیەوە هاتوون. جا هەروەگەوەی حەزرەتی عەلی بەم شێوەیە بوو، نزیکەی دانەدانەی ئاڵقەکانی ئەو زنجیرە زێڕینەش کە لەوەوە بەردەوام بوو، هەر یەکەیان بۆ خۆی پاڵەوانێک بوو لە نوێنەرایەتی کردن و پەیکەڵکردنی ئەم شعورەدا. بەڵێ، ئەم شعورە لەو کەسانەدا شکۆفە دەکا کە لە دەرەنجامی ئیمان و ئیسلامەوە گەیشتونەتە ڕازی ئەحسان. ئەوانە هەر لە دنیادا مەزهەری گوفتاری ئەم ئایەتە دەبن. فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد.
ئێستا ئێمە پەردەمان لەسەر چاوەکانت لاداوە و هەموو شتێک وەکو خۆی دەبینیت و ئەمڕۆ چاوەکانت تیژە. جا هەر ئەو حاڵەتەی کە خۆر ئاواییەکان ناوی ئینتویشنیان لێناوە لە ویژدانی مرۆڤدا کارا بوو، ئیتر جیهانی دەرەوە بێدەنگ دەبێ و زایەڵەی هەستەکانی ناوەوە سەر تاپایکیانی مرۆڤ دەتەن و ڕۆح دەبوژێتەوە، چونکە ئەو کات سوڵتانی معریفەت لەسەر تەختی دەروون گیرساوەتەوە. ئیتر دوای ئەمە چ پێویست دەکات لە دەرەوە بۆی بگەڕێیت؟ بەڵێ، ئەو پێغەمبەرە ئازیزەی کە قوتابی و شاگردەکانی بۆ ئەم ئاستە بەرز کردەوە، هەمیشە و هەردەم ئامۆژگاری چاکی بە فراوانترین واتاکانیەوە کردبووە بنەما و تەلاری ئیرشادیشی لەسەر ئەم بناغەیە بنیاد نابوو. ئەم ئاەتە پیرۆزە بە کورتترین و ڕەوانترین شێوەی ئەو لایەنانە دەردەبڕێت کە ئێمە دەمانەوێت لێرەدا باسییان بکەین. كما أرسلنا فيكم رسولا منكم يتلو عليكم آياتنا ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة ويعلمكم ما لم تكونوا تعلمون. هەروەکو بۆ تەواوکردنی ناز و نیعمەتم لە نێوتاندا پێغەمبەرێکم لە خۆتان بۆ ڕەوانەکردوون کە ئاەتەکانی منتان بەسەردا دەخوێنێتەوە، دڵ و دەروون و ڕواڵەت و ئاشکراتان خاوێن دەکاتەوە، فێری قورئان و حیکمەت و داناییتان دەکات، ئەو شتانەتان فێر دەکات کە هەرگیز خۆتان نەتان دەزانی. لام وایە لێرەدا پێویست بە درێژەی زیاتر ناکات، چونکە چەند نمونەیەکمان هێنایەوە لەبارەی مەودای بایەخی پێغەمبەری ئازیزمان و هەستیاری لەم لایەنەوە. بەڵام ئەگەر بمانەوە بابەتەکە لە دووسێ ڕسەدا کورت بکەینەوە، ئەوە دەڵێ بەڕاستی پێغەمبەر درودی خوای لێبێ هەموو کەسێکی بە گوێرەی حاڵ و ئاست و بە لە بەرچاوگرتنی عەقڵ و دڵ و ویژدانی بێ زیاد و کەم دەدووە. هەموو ئەمانەشی بە شێوازێکی دانایانەی ئەو تۆپەی ڕەو دەکرد کە ئەگەر ئەو کەسە کۆڕەکەی بەجێ بهێشتایە بە دڵێکی ئاسوودەوە دەڕۆیشت و ئیمانی دەهێنا. تەنانەت کەسانێکی هاوشێوەی وەلیدی کوڕی مغەیرە و عوتبەی کوڕی ڕەبیعە وێڕایدانانیان بەوەی کە قسەکانی پێغەمبەری خوا حەقا کەچی غرور و خۆ بەزلزانینیان بوونە ڕێگر و مەحکومی زیندانی بێ ئیمانی کردن. هەندێکیشیان بوونە قوربانی دەستی ترس و لە ئینکاریدا مانەوە. لە ڕاستیدا هۆکاری هەموو ئەمانەش دەگەڕێتەوە بۆ کەم و کورتی و ناتەواوی ئەوانەی لە دۆخی وەرگردا بوون. جاری واش دەبوو کەسانێکی وەک ئاشای شاعیر سەرڕای قبولکردنی هەموو شتێک کە چینەیان دەتوانی دەستبەرداری نەریتە خوپێگرتوەکانیان ببن و لێی دوور بکەونەوە، بۆیە داوای مۆڵەتیان دەکرد. جا ئەگەر ئەم کەسانە بەر لەوەی هیدایەتیان وەرگرت بێت مردبێتن، ئەوە ئەو کات دەبێت لە ڕوانگەی سەبقەتی قەزا و قەدەرەوە بۆ ئەم مەسەلەیە بڕوانی. لە کۆی هەموو ئەمانەشدا کەم و کورتیەک نییە بگەڕێتەوە بۆ پێغەمبەری خوا و ناشبێت. بانگەواز بۆ تەوحید. سەرجەم پێغەمبەران هەڵساوم بە بانگکردنی گەلەکانیان بۆ یەکتا پەرستی خوای تاکوتەنیە. ئەوە تا قورئانی پیرۆز کاتێک باسی بانگەوازی پێغەمبەران دەکات، جەخت لەسەر ئەم خاڵە دەکاتەوە و دەفەرموێ: يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره. ئەی قەومەکەم بەندایەتی خوا بکەن، هیچ خوایەکی ترتان نییە جگە لەو. بەڵێ، بانگەوازی هەموو پێغەمبەرێک بەم حەقیقەتە مەزنە دەست پێ دەکات و هەر بەمەش کۆتایی دێت. کۆدەنگی ئەم کەسایەتیە ناوازانە کە لە کات و شوێنی جیاواز لە یەکتر داهاتون لەسەر هەمان خاڵ و بانگەوازکردنیان بۆ هەمان حەقیقەت هیچ گومان و دوودڵیەک ناهێڵێتەوە کە ئەوانە بانگەشە بۆ فکرێک یان هەزرێکی تایبەت بە خۆیان ناکەن، بەڵکو بانخواز و گەیەنەری ئەو پەیامانن کە لەلایەن پەروەردگاریانەوە پێیان گەیشتووە، چونکە ناچێتە عەقڵەوە کەسانێک توانا و لێهاتنی جیاوازیان هەبێت و لە سەردەمی جیاواز و جێگەی جیاوازدا ژیابن، کەچی ئابەم چەشنە لە بابەتێکدا کۆک و یەکڕابن. خۆ ئەگەر تەماشای هەر قوتابخانەیەکی فەلسەفی یاخود ڕێچکەیەکی فکری بکەین، دەبینین تەنانەت لە مەسەلە زۆر بچووک و لاوەکیەکانیشدا ناکۆچی زۆر لە نێوان لایەنگرانی هەمان ڕێبازدا بوونی هەیە، ئەگەرچی لە هەمان سەردەمیشدا بن. بوونی جیاوازی لە بزافە فیکریەکانی مرۆڤدا و یەکدەنگیش لەو کۆڕێسا ئیلاهیەی کە پێغەمبەران هێناویانە
بەڵگەیە لەسەر ئەوەی کە یەکەمیان لە هەوەس و ئارەزووی مرۆڤەوە سەرچاوەی گرتووە و دووەمیشیان هەڵقوڵاوی کانگای وەحی و هیدایەتە. بەڵێ کۆدەنگی پێغەمبەران عەلەیهی سەلام لەسەر حەقیقەتی تەوحید یەکێکە لە تایبەتمەندیەکانی مەقامی پێغەمبەرایەتی. هەر بۆیە پێغەمبەری خوا دەفەرموێ أفضل ما قلت أنا والنبيون من قبلي لا إله إلا الله وحده لا شريك له. باشترین شتێک کە من و پێغەمبەرانی پێش منی ژووتویانە بریتیە لە لا إله إلا الله وحده لا شريك له. نوری نەمر